Maria Kaider heter jag. Jag kommer från ett gym som heter Home Fitness som ligger på Östermalm i Stockholm. Och här idag har jag undervisat en klass som heter AFHO som är en mashup av afro och house. Där vi är inspirerade av de här två dansstilarna. Och hela poängen med mig och när jag undervisar dans är att man ska få det att vara helt prestigelöst. Att alla kan dansa och vi ser alla olika ut. Så även om jag levererar steg till dig så ska du låta dem bara få landa i kroppen tillsammans med musiken och sen komma ut precis som din kropp vill vara. Sofia heter jag och jag var med på det här AFO-danspasset för att jag ville dansa och få lite träning. Jag tyckte det här passet var mycket kul och inspirerande att dansa och bara få släppa loss och inte tänka på något annat. Så jag går härifrån med glädje. ئاماز لە ڕێخستنی ئەو چارەشیانە ساڵانە ئەو چارەشیانە پێویستە و بۆ ئەوەی ئەو قوتابی خوێندکارانەی کە ساڵانە دێنە پەیمانگەی هونەرە جوانەکان ئاشنای ئەو کەش و جەوە هونەری مۆسیقی بن کە لەناو پەیمانگەی هونەرە جوانەکاندا هەیە لەگەڵ مامۆستایان و قوتابیان و خوێندکاران ساڵانە هەردوو وەرزەکان کۆمەڵە ساراشی لە بابەتەیەکەین هەم وەک تەقویەک هەم وەک هاندانێک بۆ تەڵەبەکانی دیکە بۆ ئەوەی بتوانن بەباشی ممارەسەی ئیشەکانی خۆیان بکەن. ئەمە ئامادەکاریەکمان کردووە بۆ بەشی شێوەکار موزیک بۆ ئەوەی بتوانێت پەڵکێش یەکتریان بکەین بە شێوەیەکی پراکتیزەکردنێک بەهاراکردنێکی یەکتریەوە یەکترناسینێکی باشتر بۆ قۆناغی یەکەکان لەگەڵ قۆناغی 4 و 5 وەمانە سوودی بۆ قوتابیانەوەیە کە زیاتر پەڵکێشی موزیک و شێوەکاری دەبن. ئێمە بە پێویستمان زانی لە ڕۆژێکی وەکی ئەوڕۆکە ڕۆژی جیهانی خواردنی تەندروستە پیشانی تەڵەبەکانمان دەین کە چ خواردنێک هێڵتیە و چ خواردنێک ئەن هێڵتیە فروت و ئەو شتانەمان هینا دیکۆڕێتمان کرد و حازرمان کرد و پیشانی تەڵەبەکەماندا کامەیان یان چ خواردنێک هێڵتیە باشە لۆ سەحەتیان لە بۆ ددانیان و چ خواردنێک ئەن هێڵتیە کا پێویستکە کەمی بکەنەوە و کەم بیخۆن. ئەمڕۆ ڕۆژی خواردنی تەندروستە کە خواردنی تەندروستەکان و ناتەندروستەکانمان پیشان منداڵەکان و تەڵەبەکاندا کە چ خواردنێک تەندروستە لە ڕۆژانە چ خواردنێکی تەندروست بخۆن.